لە تەوەری دومی بەرنامەی بەینی باش کوردستان باز لە کاریگەریەکانی نرخی دراوتەکەن گۆڕانکاری لە نرخەکانیان تا چەند کاریگەری لەسەر بازاڕەکانی هەرمی کوردستان هەیە باز لە بانکی ناوەندیش دەکەین و باز لەو دراواناکەن کە ئاڵوگۆڕیان پێوە دەکرێت بەتایبەت هاوڵاتیانی خۆمان کە مامەڵی پێوە دەکەن. ئێمە بۆ ئەمەوەستەوە گفتوگۆ زیاتر بە میوانداری کاک جەبار گۆران و تەبێژی بازاڕی درای سلێمانی بەخێربەی کاک جەبار. بەینی باش. سواز بە ئامادەبوون. ئەمن سەرتا بزانم بازاڕەکانی دراو لە هەرێمی کوردستان لەکوێی ڕێزبەندی و پلەبەندی بازاڕەکانی جیهاندایە لامان کاتە بەسێ و دراوانشمان بۆ بکە کە لە هەرێمی کوردستان مامەڵی پێوە دەکرێت. سەرەتا بە ناوی خۆی گەورە سڵاو لە بەڕێستان بەیانیتان باش. تەمان ئەگەر ئێمە پێناسەیەکی بازاری دارایی بەگشتی بکەین دەکە پێ ئەوترێ فاینانشال مارکێت تەمان دامەزراوەیەکە یان با بڵێن شوێنێکە کە مامەڵەی پشک و سەنەدات و درا و تەنانە مێتاڵ و نەوت و کانزە و هەمووی تێئاکرێت بەگشتی ئەمە پێوترێت فاینانشال مارکێت واتە بازاری دارایی بەگشتی. جا تایپەکانی بازاری دارایی ئەنێکرێت بە چەند بەشەوە یەکیلوانە ستۆک مارکێت فۆرێکس واتە فۆرین ئەکسچێنج واتە ینی بڵێن مامەڵەیەت ینی ئەڵگۆڕی درای بیانی و بازاری پشکەکان بازاری سەنەدات بەگشتی ئەمانە مانی تایپێکن لە بەشەکانی بڵێن بازاری دارایی بەگشتی. ئێمە گەروەکو هەرێمی کوردستان سیر بکەین بازارەکانی ئێمە زیاتر لە چوارچەوەی مەنی مارکێتە خۆی ئەبینێتەوە مامەڵەی تەنها دراوەکانی تیاگرێ هەرچەند لە ئێستادا بەهۆی ئەوەی کە دوای فرۆشتینە و لەلایەن ینی هەرێمی کوردستانە و ئەو پارانەی کە بڵێن ئەچێتە بانکەکانی تورکیان بۆ نمونە بانکەکانی دوبەی بە جۆرێک لە جۆرەکان لە ڕێگای کۆمپانیان سەرافیەکانەوە کە ئەگەڕێتەوە بۆ هەرێم ئەنی ئەتوانین بڵێن بە جۆرێک لە جۆرەکان ئەنی ئەم بازارانە مامەڵەی نەوت و ئاڵتونیشی تیاگرێت بەڵام بەگشتی ئەگەر ئێمە چوارچێوەیەکی بۆ دانین ئەتوانین بڵێن بازارەکانی هەرێمی کوردستان تەنها لە چوارچێوەی مەنی مارکێتە خۆی ئەبینێتەوە تەنها مامەڵەی دراوەکانی تیاگریانی نەبووە دامەزراوەیەکی گەورە کە لە ڕێگەی سیستەمێکی ئەلکترۆنیەوە فۆرێکسێکی گەوریان بووە بابڵێ ئەپلیکیشنێکی گەورە دابمەزرێنێت کە بەنی بە بۆرسە جیهانەکان و بە بانکە جیهانەکانەوە بیبازێتەوە بۆیە لە ئێستادا پێم وایە بانکی بازاری دراوەکان تەنها لە چوارچەوەی بازاری دراوەکانە خۆی ئەبینێتەوە. بەڵێ ئەو دراوانەی کە هاوڵاتیانی خۆماندا مامەڵی پێوە دەکەن چەند جۆرن جۆرەکانی چی؟ خۆی بەگشتی لە بازاری دراوەکانی هەرێمی کوردستانە بە پلەیەکە مامەڵەی دینار و دۆلاری تیاکرێت پاشە بە خەبارێکی گەورەویش لە ئەنجامی کە بانکەکان بۆ التیزاماتی موچە و بازرگانی ڕۆژانە دۆلار عەرزەکەن بۆ بازارەکان بە پلەیەکەم مامەڵە بە دۆلاری ئەمریکیەوەکرێ پاشان مامەڵەی تمەن لە بازارەکان بە تایبەتی سلێمانی مامەڵەیەکی قەبارە گەورەی تمەنی تیاکرێ هەم تمەنی حەواڵات کە بۆ مەبەستی التیزاماتی بازرگانی تەحویلەکرێ بۆ ئێران و هەم مامەڵەی نەقدیشکە لەسەر ئاسی بازارەکان مامەڵەی پێوەکرێ بە پلەی دووەم پاشان دوای ئەو مامەڵەی دراوەکانی تریشی تیاکرێ وەکو بڵێن یۆروی ئەوروپی پاوەنی بەریتانی و دراوە ئاسیاکان بەگشتی ئەم مامەڵانی تیاکرێ و هەندێ مامەڵەی تریش تیاکرێ بە تایبەتی لە ڕووی مێتاڵەوە بە تایبەتی مامەڵەی ئەڵتۆنیشی تیاکرێت لە بازارەکانە هەندێک جار و سەرەتاش سەم لەسەر کرد لە ڕێگەی فرۆشتنەوەی هەرێمی کوردستان بۆ بانکەکانی دەرەوە هەندێک جار بڵێن ئیندایرێکت ئەو دۆلارانە لە ڕێگەی بانکان و ئەگەڕێتەوە هەندێک جاریش لە ڕێگەی بۆرسەکانی جیان و مامەڵەی نەوتیشی تیاکرێت بەڵام ئەتوانین بڵین بە پلەی یەکەم لەسەر ئاسی بازارەکانی دراوی سلێمانی و هەرێمی کوردستان مامەڵەی دینار بە دۆلاری تیاکرێت. بەڵێ کاتە گۆڕانکاری لەم دراوانەدا بکرێت تا چەند کاریگەری کرێتە سەر بازار گەر بەگشتیش باز لە دۆلار بکەین. بەڵێ وەڵا بێگومان ئەگەر ئێمە بەگشتی باسی دۆلار بکەین بە تایبەتی تەمان بەرزبوونەوە و دابەزینی دۆلاری ئەمریکی ڕاستەوخۆ لێکەوتە و دەرهاوشی لەسەر بازارەکان دروست دەکات چونکە ئێمە وەکو هەرێمی کوردستان وەکو عێراقیش وڵاتێکی هاوردەکاری ئەنی لە سەدانەوەتی ئەو کاڵاوکەل و پەلوخزنە گوزارانەی کە بۆمانە لە دەرەوە بۆمانێت تەمان ئەم کاڵاوکەل و پەلانەش بە دۆلاری ئەمریکیە واتە هەر کاتێک کە بەهای دۆلاری ئەمریکی لە بەرامبەر دینارە ناجێگیر بوو ڕاستەوخۆ لێکەوتە و دەرهاوشتە لەسەر ناجێگیری بازارەکانیش دروست دەکات هەر بۆ نمونە ماوەی 15 ڕۆژ لەو پێش کە بینیمان بە گاپێکی گەورە دۆلاری ئەمریکی لە بەرامبەر دیناری عێراقیا بەرز بووە ئەمە وای کرشڵەژانێکی لە بازارەکانە دروست کرد ناجێگیریەکی دروست کرد ینی زۆربەی زۆری نرخەکان بە تایبەتیوانی کە پەیوەندی بە ضرورەتی حیات و بابەتە خواردەمەنیەکانەوە هەبوو ئەنی بە نیسبەیەکی یەکجار بەرچاو نرخەکانی بەرز بوو بۆیە ئەگەر بەگشتی باسکەین بەرزبوونەوەی دۆلاری ئەمریکی لە بەرامبەر دیناری عێراقییان دابەزینی لێکەوتە و دەرهاویشتە لەسەر بازارەکان دروست دەکات بەڵام بە نیسبەت دراوەکانی ترەوە کاریگەریەکی ئۆتۆ دروست ناکات بە تایبەتی دراوە ئەوروپیەکان وەکو یۆروی ئەوروپیان باڵێن پاوەنی بەریتانیان دراوەکانی ئەسکەندەناڤیان وڵاتانی ئاسیا ئەمانە زۆر کاریگەری لەسەر بازارەکان دروست ناکات بەڵام بە زۆرێکی تریش تمەنی ئێرانیش خۆی بۆ خۆیەوەش ینی
ئەنی لێکەوتە لەسەر بازارەکان دروستەکات چونکە ئێمە وەکو هەرێمی کوردستان هاوردەکاری کاڵا و کەلوپەلی ئێرانی و تورکین کە لە کاتێکا تەمەەن بەرزە بێتەوە بەقەدەر ئەوەش کاریگەری لەسەر گرانبوونی کاڵاوشمەند دروستەکە کە داژەڵەزێەوە وە بپێچوانەوە. کاتە دراوەکانی تر تەنها بۆ ئەگەڕێتەوە کە کاریگەری لەسەر بازاردا لەسەر حاڵەتیان دروست ناکات لەبەرەوەی حاڵەتیان کەمتر مامەڵی پێوە دەکەن بەس تمەنی ئێرانی و دۆلار. بەڵێ ئێمە ئەگەر لەسەر ئاسی کاڵا و کەلوپەل ئەنی قسەی لەسەرکەین بەڵێ و هاوڵاتیانیش ینی بەگشتی مامەڵا بەم دراوانەوە ناکەن ئەوانی کە زیاتر مامەڵە بە دراوەکانەوەکەن کۆمپانیاکان و کۆمپانیا سەرەپەکانن مزاریبەکانی بواری ینی ئاڵوگۆڕی دراون ئەوانە ئێستا ئەو کەسانی کە بڵێن بە سەفەر لە وڵاتانی ئەوروپا گەڕاونەتەوە ئەمانە جیاوازن بەڵام بەگشتی هاوڵاتیان مامەڵە بەم دراوانەوە ناکەن ئەوەی کە بە پلەی یەکەم مامەڵی پێوەکرێتە داولی پێوەکرێت دۆلاری ئەمریکی ئەدە بە پلەی یەکەم و بە پلەی دومیش تەمەنی ئێرانی. کاتۆ کۆمپانیانی کە ئاڵوگۆڕی دراو دەکەن و لە بازارەکاندا ئەم کارە ئەنجام بدەن ئەمانە دەتوانرێت و کۆمپانیایەکی و بەرهێنان سەرکرد یاخود وەکو کۆمپانیایەکی بازرگانی و بیزنس گەر وەکو بازرگانی بێت چۆنە بێت تەماشا بکرێت؟ ئەمەی ینی بازارەکانی دراوی سەمانی وەکو کۆمپانیای سەرافی وەکو کۆمپانیای ئەڵوێری دراوەکان و جازەی فەرمیشانە دەکا بڵێن لە وەزارەتی دارایی هەرێم و هەم لە وەزارەتی مالی عێراقیش وەرە جێگا ئەمانە وەکو کۆمپانیای ینی سەرافی سەرەکەن وەکو تەعامل لەگەڵ دراوەکانە لەگەڵ فەندا ئەنی بڵێن نەکرێ کۆمپانی وەبەرهێنان نین ئەمانە کۆمپانیای بەرهێنەوە وەبەرهێنانەوەی کە لە بواری وەبەرهێنانە ئەنی بزنسەکە لە بواری وەبەرهێنانە بیناسازیان هەر بوارێکترا کە بڵێن کارکە بەڵام ئەمە پەیوەندی بە مامەڵەکردن بە دراوە تاوانێ مەگەر سیرکەین خۆی دراو ئامرازێکە بۆ دیاریکردنی بەهای شتێک کاڵایەک کەلوپەلێک باشە بەڵام کە کاتێک خۆی دراو ئەبێتە مامەڵە ینی لە ئەمری واقعا مامەڵی پێوکری ئەمە شتێکی ترە ئەمەی کە ئێستا لە بازارەکانە ئەوانی کە بڵێن کۆمپانیای سەرافیان هەیە ئیجازەی کۆمپانیای ئاڵوگۆڕی درایان هەیە. بەڵێ باس لە بانکی ناوەندی بکەین ئەو ڕپارێکە لە بانکی ناوەندیەوە دەخرێتە بازارە تا چەند کاریگەری هەیە بەسەر کاریگەری لەسەر بەرزبوونەوەکەی یاخود نزمبوونەوەکەواتە ئەو گۆڕانکاری سەر جوزەکە لە هەمان کاتێک کاریگەریش لەسەر هەرێمی کوردستان. بێگومان سەری کاگەری ئەمە سەری فەنکشنەکانی سنترال بانک بکەین ئەرکەکانی بانکی ناوەندی یەکێک لە ئەرکەکانی ڕاگررتنی باڵانسی بەهای درای وڵاتەکەیەتی باشە ئێستا بانکی ناوەندی کە ڕۆژانە دۆلار زیاتر ئەخاتە ڕوو بۆ بازارەکان لەو کاتە تا خۆی شڕایی لەسەر دۆلاری ئەمریکی کەم ئەبێتەوە بە زۆرێک لە جۆرەکان بەهایدا ینی باهاکی دابەزێنێ و بپێچوانش ئەگەر کەمتر بخاتە ڕوو بەقەدەر ئەوەش خۆی شڕایی لەسەر دۆلاری ئەمریکی زیاکە و باهاکەی بەرزەکاتەوە ئێمە بینیمان لە ماوەی 15 ڕۆژی ڕابردووە خواستێکی زۆر لەسەر دۆلاری ئەمریکی دروست بوو باهاکەی بە نیسبەی لە 102 بەرز بووە ئەمەش دوای ئەو کە پرسیارێکی هەنی جددی لەسەر بانکی ناوەندی دروست بوو ئەو دۆلارانی کە ڕۆژانە ئەیخاتە بازارەکانەوە ئایا کە بڵێن ئەیفرۆشە بە بانکە ئەهلیەکان و کۆمێرشال بانکەکان ئایا بە فعلی ئەم دۆلارەیەتە ناو بازارەکانەوە ئیترمە پرسیارێکی ئەنی جددی لای هاوڵاتیان و لای شوێبەکارانیش دروست کرد کە ڕۆژانە لە ستیتمنتی سایدە فەرمیەکانیانە کە ڕۆژانە دۆلاران عەرزە کرد ئەوەندە میلیۆن دۆلارم عەرز کرۆ بەڵام سیرەکە لە بازارەکانە خۆی شرعی ئەجگار زۆر لەسەر دۆلاری ئەمریکی هەیە بۆیە دوای ئەوە بانکی ناوەندی هەستا ینی میکانیزمی خستان ڕووی دۆلاری گۆڕی یەکێک لەوانە کە خستان ڕووی دۆلاری زۆر زیاد کرد و ئێستا هەر بۆ نمونە لە مای ئەم 15 ڕۆژەیە لەسەر 200 میلیۆن دلار بۆ بازارەکان و بۆ حواڵات و اعتمادات ینی تحویل دەکات و دوای ئەوە ئێستا بانکی ناوەندی تەنانە فیوچر کۆنتراکتیشی هەیە ینی بۆ نمونە ئەمڕۆ دۆلار عەرزەکە بۆ بەیانی باشە ئەمە ژوای کردووە کە ینی خستان ڕووی دۆلار عەرزکردنی دۆلار لە بازارەکانە بە قەبارێکی گەورە بە زۆرێک لە جۆرەکان کاریگەری لەسەر بەهای دابەزینی دۆلاری ئەمریکی دروستکات. بەڵام بانکی ناوەندی باسمانەوە کرد کە کاریگەری زۆری هەیە و شتێکی سەرکی بەکاردێت لە گۆڕانکاری لە نرخەکانی دراودا جگە لە بانکی ناوەندی ج فاکتەر و ماکێکی تریش هەیە ئەمیش بە هەمان شێوە هاوشانی ئەو شێوەی ئەو کاریگەری هەبێت لەسەر گۆڕانکاری نرخەکان. وی بە پلەیەکەم بانکی ناوەندی ئەتوانێت باڵانسی بەهای دراوی عێراقی ڕابگرێەوە دومیش هەندێک لە بانکە ئەهلیەکانی چونکە وەکو عەرزم کردی لەو چەند ڕۆژەی ڕابردووە لەو 15 ڕۆژەی ڕابردووە پرسیارێک دروست لەسەر هەندێک لە بانکە ئەهلیەکان و کۆمێرشال بانکەکان کە ئەم دۆلارانی لە بانکی ناوەندی وەرەگرن ئەشێ پرسیارێک دروست بوو ئایا ئەم دۆلارە سپی ناکرێتەوە نابرێتە دەرەوەی عێراق و هەرێمی کوردستان پاشا چونکە بەڕاستی هەندێک بانکەیە لە هەرێمی کوردستان و لە عێراق شەلاوانە سەرمایەکان زیاتر بێت لە چەندی میلیارد دلار بۆی ئەتوانن ئەمانەش تەحکوم بەسەر بازارەکانەوە بکەن یاری ئەنی بە بازارەکانەوە بکەن ینی بە پلەیەکەم بانکی ناوەندی ئەتوانێت باڵانسی بەهای دیناری عێراقی ڕابگرێەوە بە پلەی دومیش هەندێک لەو بانکانی کە خاوەنی سەرمایەیەکی زەبەلاحن و هەندێک لە سیاسەکانیان لە پشتەوە باوا بڵێن ئەمانش ئەتوانێت هەندێک جار تەحکوم بەسەر بازارەکانەوە بکەن بەڵام دوای ئەوەی کە
ئەو شڵەژانی کە لە بازارەکە دروست بوو بەهای دۆلاری ئەمریکی لەگەڵ نرخی فەرمی بانقی ناوەندیە بە گاپێکی گەورەیە جگار بەرز بووە کە بانقی ناوەندی سا ڕۆژانە دلار بە 146 ئەرز دەکات لە بازارەکان تا 150,000 ڕۆژ ئەو پرسیارە جدیە کە دروست بوو لەسەر بانقی ناوەندی میکانیزمی خستنە ڕۆکەی گۆڕی و من هەر پێشتر نازەم لەم کەناڵ بیان لە کەناڵێکی تر بخسەم لەسەرەوە کە وتم پێویستە بانقی ناوەندی چاودێری هەموو بانق ئەهلیەکان وە کۆمێرشال بانکەکان بکات هەفتانە یان مانگانە داوای ستێتمنت و کەشفی حسابیان لێ بکە ئایا ئەو دۆلارانەی کە لە بانقی ناوەندی وەرەگرن ئایا بە فعلی ئەخرێتە بازارەکانەوە یان سپێکرێتەوە ئەڕاتە ینی دەروی عێراق و هەرێمی کوردستان. تەمان پێم وایە ئێستا بە میکانیزمی ئێستا کە ئێستا بانقی ناوەندی ڕۆژانە دۆلار ئەرزەکان پێما بێت تا ئاسێک توانێتی ئەنی سەپۆرت و پاڵپشتی دیناری عێراقی بکات و تا ئاستێکیش ئەتوانین بڵێن گەندەڵی فەسادی کەم کردوێتەوە چونکە ینی نرخی فەرمی لەگەڵ نافەرمیە زۆر کەمی کردوێتەوە کە بانقی ناوەندی ڕۆژانە دۆلار بە 146 ئەرزەکان لە بازارەکانە تقریبا 147 تۆزێ کەمتر یان زیاتر ئەمە گاپێکی کەمە لە بینی نرخی فەرمی و نافەرمیە بۆیە بە جۆرێک لە جۆرەکان ئەتوانین بڵێن تا ئاستێک کۆنتترۆلی بازارەکانی کردووە کۆنتترۆلی ئەو بانکانشی کردووە کە ینی بە جۆرێک لە جۆرەکان احتکار و مۆنۆپۆلی بازارەکان بکەن و تاحکم بەسەر بەهای دینار و دۆلارەوە بکەن. بەڵێ جۆرێکی دراو هەیە کە هاوڵاتیان بەتایبەت لە ڕووی بازرگانی و کە مامەڵی پێوە دەکەن ببێ بە مەترسی بۆ سەر ئەوان بۆ سەر مامەڵە پێوەکردنیان پێویستە لی دوور بکەونەوە جۆرێکی دراو بێت. نا هیچ جۆرە درایەک نییە وەکو سەرتا ئەرزمکردن ئەوەی کەسە لە بازارەکانە مامەڵی پێوەکرێ بە پلی یەکەم دۆلاری ئەمریکیە و تمەنی ئێرانی و پاشان ئەنجا دراوە ئەوروپی ئاسیاکان بەڵام دراوێکی تر نییە تەمان ئێسام کریپتۆکەرەنسیەکانی شەیە بەستم لەو جۆرە دراوانە بە هاوڵاتیان مامەڵی پێوەنەکەن. بەڵێ ئێستا کریپتۆکەرەنسیەکان هەیە لە ئێسادانی چەندین کۆمپانیا هەیە خۆتان ئاگادارن ئەمە وەکو قیمەیەکی مەخزوونی ینی تعاملی لەگەڵا ئەکرێدە جینا تا ئێستا نەچۆتە چوارچێوەی بزنسەوە بۆیە ئەگەر دقت بێ ئەکسەرێتی ئەو کەسانی کە لەبەری ئەم کریپتۆکەرەنسیانە کار ئەکەن ئەکسەرەتیان تووشی زارەرە بن ینی چەند ساڵێک لەمە پێش جۆرە درایەکە بوو وەنکۆینیان پێوت ئەنی شایع و بانگەشەیەکی زۆری بۆ کرا و خواسێکی زۆریشی لەسەر دروست بوو بەڵام لە کۆتاییدا ئەم وەنکۆینە خەڵکی هەرێمی کوردستانی بەگشتی تووشی زەرریزیانێکی ئەنی گەورە کرد بۆ لەبەری ئەم کریپتۆکەرەنسیانە تا ئێستا هیچ دەوڵەتێک وە هیچ بانقێکی گەورە لە عالەمەوە هیچ دامەزراوەیەک پشتیوانی ئەم کریپتۆکەرەنسیانە ناکە ئەم دراوە گریمانیانە ناکە چونکە ئێستا تۆ سەریکە ئەم دراوی کە ئێستا ئێمە لە عێراقا بەکارێنی کە پێڵێن دیناری عێراقی تەمسیلی چیەکە تەمسیلی اقتصادی عێراقەکە تەمسیلی نەوتی عێراقەکە ئەم دیناری تۆ پاڵپشتێکت هەیە دانی دافعەیەکە هەیە کە بەهای ئەم پارەی تۆ ئەپارێزەکەویش بانکی مرکزی عێراق ئەگەر بۆ نمونە ئەم پارەی تۆ سبەی ئیلغا بکرێت یان گۆڕانکاری بەسەر بێت ئەو کاتە بانکی مرکزی ئەبێ ئەو دراوی تۆ چێنجکە بە دراوێکی تر بەڵام ئەم کریپتۆکەرەنسیانی کە ئێستا لە عەلەماتە داولی پێوەکری هیچ دامەزراوەیەک و هیچ بانکێک و هیچ دەوڵەتێک تا ئێستا پشتیوانی نەکرۆکە بە قوترینیان بیتکۆینە لە ئێسادا ئەم بیتکۆینە بەهاکەی بکان نزیکەی تا 65,000 دلار بەهاکەی بەرز بۆ و بەگاپێکی زۆر خێرا هاڕێکی گەورەی کە تا 30,000 دلار دابازیەوە ئەنی ئەگەر لەم ڕۆژەوە سەرکن بەڕاستی ئەمە ریسکی زۆری تایە هاوڵاتیان تووشی زەرریزیانەکە بەڵێ من ئاگادارم خەڵکانێکی زۆر هەیە بە تایبەتی چەند هینێکی ترێ چەند دراوێکی تر هەیە لە سلێمانی و لە هەرێمی کوردستانە مامەڵەی پێوەکەن بەڵام من پێم وایە بەڕاستی ئەم دراوانە ریسک و مەترسی ینی زۆرە وا باشتر هاوڵاتیان لە مامەڵەکردنی خۆیان پارێزن. بەڵام ئەم گۆڕانکاریانەی کە لە نرخی دراودا ڕوودەدات تا چەند کاریگەریە لەسەر توانین بڵێن وەکو مەترسیەک دەبێت لەسەر دیناری عێراقی مەبەستت بڵێ ئەم کریپتۆکەرەنسیەکانە مەبەستم گۆڕانکاری لە نرخەکانی دراو لە هەمان کاتدا ئەمێت باسی دۆلار بکەم تا چەند ئەو گۆڕانکاریە لە بەرزبوون و نزمبوونەوە دەکات تا چەند کاریگەری و پشکی هەیە بەرامبەر بە وەکو مەترسیەک سێر بکرێت بەرامبەر بە دیناری عێراقی. بەڵێ خۆی نەزانین چۆنە ئەگەر تۆ باز لە دراوەکانی تر بکەیت بەرز و نزمی چەند کاریگەری لەسەر دۆلارەکەەوە دۆلاری چەند کاریگەری لەسەر بازارەکان دروستەکە تەمامەن سنتەری مامەڵەکان کە لە بازارەکانەکە بە دۆلاری ئەمریکیەکرێ ئێستا بۆ نمونە تۆ ئەگەر بتێ ناو بازاری دراوی سلێمانی و بتێ یۆرۆ بکڕیت یان یۆرۆ بفرۆش یان پاوان بکڕیان بیفرۆشی سەرەتا تۆ بە دۆلاری ئەمریکی هەژمارەکەی تەمان ئەگەر پاوان بۆ نمونە ئەگەر وەک سامپڵێک وەربگرین لە بەرامبەر دۆلاری ئەمریکیە یەک فنێک بەرز بوو بێتەوە و دۆلاریش لە بەرامبەر دیناری عێراقیە بەنسبەیەک بەرز بێتەوە ئەو کاتە دوو جار کاریگەری لەسەر بەهای دیناری عێراقی دروست دەکات بۆ نمونە ئەگەر ئەمڕۆ 100 پاوەنی بەریتانی لە بەرامبەر دۆلاری ئەمریکا 137 100 پاوان 137 دلار و 50 سنت دەکات باشە ئەگەر سبەینێ ببێ بە 138 واتە بێ بە 138 دلار و 50 سنت باشە و دۆلاریش لە هەمان کاتە بەنسبەیەک لە بەرامبەر دینارە بەرز بوو بێتەوە واتە دوو جار بەهای ئەو درەوە لە بەرامبەر دینارە
بەرز بێتەوە. بەڵام بەگشتی ئەم دراوانەوە هەر سەرەتا ئەمەژەم پێکرد زۆر کاریگەری لەسەر بازارەکان دروست ناکە بە جۆرێک لە جۆرەکان ئەشێت لە ڕووی زەرەر و زیانەوە یان لە ڕووی قازانج و سوود و ئەوە هەندێک لە مزاریبەکان کۆمپانیا سەرافەکان سوود بەدەست بێنن یان زەرەرکەن بەڵام لەسەر ئاسی هەوڵاتیان هیچ کاریگەریەکی ئۆتۆ دروست ناکە ئەوەی کە بە پلەی یەکەم کاریگەری لەسەر بازارەکان دروست کردووە هەم لەسەر کۆی بازاری دارایی و بازاری ئاڵوگۆڕ و لەسەر کۆی کەڵاو و کەلوپەل تەنها دۆلاری ئەمریکی بە پلەی یەکەم و بە پلەی دومیشت من ئێرانی کاک جەبار ئەمانەت باسی نرخەکانی دراوی ئەمڕۆمان بۆ بکەیت لە هەمان کات ئەپلیکیشنێک ویستە باسی لێ بکەی فەرمی بەڵێ ئەمڕۆ نرخی دراو تا ئێستا پێم وانەیە نرخی دراو دەرچوو بێت عادەتەن بازاری دراوی سلێمانی لە سەعات دەی بەیانیەوە ئەکرێتەوە دا دەونی و تقریبان بەڵام دوێنێ بە ئێمە تەمەەن ئەپلیکیشنێکمان دامەزرانەوە بەڕاستیەوە نزیکی ساڵێک هەردوای دەرکەوتنی کۆرۆنا ڤایرۆس کۆمەڵێ مامۆسای زانکۆ کۆمەڵێ پسپۆری ئایتی بیرمانەوە کردەوە کە ئەپلیکیشنێک دامەزرین کۆی پرۆسی ئاڵوگۆڕ لەسەر ئاسی سلیمانی و دوای ئەو پەرەپسانی بۆ هەرێمی کورسان بکەنە سیستەمێکی ئەلکترۆنی ئێمە لەسەر ئەوساس هەستان ئەپلیکیشنێکمان دامەزرانوە کە پێڵەن IME کورتکراوەی عێراقی مەنی ئەکسچێنجە واتە ئاڵوگۆڕی دراو لە عێراقا کۆی نرخی هەموو دراوەکانی تایە لەحزە بە لەحزە گۆڕانکاری لە بەهای دراوەکانە ینی ئەگۆڕێ لەم ئەپلیکیشنایە سوود و قازانجێکی زۆر زۆری بۆ هاوڵاتیان تایە تاوان ئێمە بۆ پشبەسن بە نرخەکان زیاتر ئەنی نرخەکان لەم ئەپلیکیشنەوە وەرگن چونکە چەندین کارمەند بان بۆ داناوە کە لەحزە بە لەحزە ئەپدەیتی نرخەکان ئەکاتەوە دوێنێ هەر لەگەکردنەوەی بازاری دراوی سلێمانی بە 147 و تقریبا 450 کرایە و دوا بەدوای ئەوە خوازە سەد دۆلاری ئەمریکی بەرز بۆ بە پێچوانە خوازە سەد دیناری عێراقی دروست بوو لەگەڵ داخستنی بازاری دراوی سلێمانی بە 147 و 150 داخرا ئەم باینەش پێم وابێ ئەگەر بازار بکرێت و احتیمالە چونکە دوێنێ بانکی ناوەندی بۆ ئەمڕۆژ دۆلاری عرض کرد بوو تەنها 6 میلیۆن و تقریبا 900 میلیۆن دۆلاری کە بۆ بازارەکان عرض کرد بوو پێم وایە لە ئەنجامی ئەو خستنە ڕوە زۆرەی بانکی ناوەندیەوە پێم وابێ ئەنی دەرهەوشە لەسەر بازارەکان دروست دەکات تەسەوورەکەم تا ئاسێکی تریش دۆلار احتیمالە سەدنارێکی تریش دایبەزێنێت بەڵێ هەرکە باس لە بەرزبوونەوەی نرخی دۆلار دەکەین گەر باز لە دۆلار بکەین شتومەکیش لە پاڵیا باز دەکرێت شتومەکیش بەگرانتر ئەبێت بە بەراورد بە پێشووتری ئەمە بزانام دەتوانرێت هاوسەنگی و دروست بکرێت لە نێوان نرخی شتومەک و نرخی دۆلار طبعا سەریکە ئێمە وەکو هەرێمی کوردستان وەکو عێراقیش وڵاتێکی هاوردەکارین ئیمپۆرتەری کاڵاو کەلوپەلمان بە درای بیانی بۆی و بە پلەیەکەم بە دۆلاری ئەمریکیژێ باشە هەر کاتێک کە دۆلاری ئەمریکی لە بەرامبەر دیناری عێراقیە بەرز دەبێتەوە بەقەدەر ئەو بەرزبوونەوە کاریگەری لەسەر گرانبوونی کەڵاوشمەند دروستەکە و ئەگەداش بەزێەوە بەقەدەر ئەو دابەزینە کاریگەری لەسەر ینی دابەزانی کەڵاو کەلوپەل دروستەکە ئەمان پێم وابێ ئەبێت ئەمان پەیوەندی بە بانکی ناوەندیەوە کە تا چەند باڵانسی بەهای دیناری عێراقی لە بەرامبەر دۆلارە ڕابگرێت کە ئەنێڵێت بەهای دۆلاری ئەمریکیەوە زیاتر دروست بێتەوە کە ینی بارگرانی لەسەر ژیانی هەوڵاتیان دروستکە و لایەنێکی تریش پەیوەندی بە ینی لیژنەکانی قایمقامێتی مەحافەزەکانەوە هەیە کە چۆن بتوانن چاودێری بازارەکان بکەن لەو کاتانەیە کە بەهای دۆلاری ئەمریکی لە بەرامبەر دینارە بەرز ئەبێتەوە هەندێک لە بازرگانەکان احتکار و مۆنۆپۆلی ئەم حاڵەتە ناکەن ئێستەغلالی ئەو دۆخەنەکان بە بیانی ئەوەی کە دۆلاری ئەمریکی گران بووە کاڵەکانیان گران بکەن ئەنی بەڕاستی هەرچە من ئاگادارم هەر لیژنەی قایمقامێتی سلێمانی لە ماوەکانی ڕابردووە بەڕاستی ئەنی پشکی شێران هەبوو لە چاودێریکردن لە بازارەکان و توانیان تا ئەسێک ئەنی کۆنتترۆلی بازارەکان بکەن لە حاڵەتی گرانبوونی کەڵاو کەلوپەلا بۆیە من پێم وایە ئەمان پەیوەندی بە لیژنەکانی قایمقامێتەوە کە چۆن ئەنی چاودێری بازارەکان کەن چونکە هەندێ لە بازرگانەکان ناڵێن بەگشتی ئێمە بازرگانی زۆر بە ئینساف و بە وجدانیشمان هەیە بەڕاستی هەندێک لەو بازرگانانە ئێستەغلالی دۆخەکانەکەن جاروای کەڵاو کەلوپەلێکی لە هینە هەرزانی نرخی دۆلارە بۆ هاتووە بەڵام لە ئێستادا کە لە چەند ڕۆژەکە بەهای دۆلار بەگاپێکی گەورە بەرز دەبێتەوە ئەم ئێستەغلالی ئەو دۆخە کاڵە وەڵا لەبەری دۆلار گران بۆ من لەبەری بە دۆلار ئینام کاڵانم کڕیوە گرانێکن لە سەر خەڵک کالەکە لە حقیقەت شاوانیە لەوانەیە لەو پێش دەبە نرخی دۆلاری هەرزانتر دینێکی بۆیە لەم حاڵەتەیە لایەنێکم پەیوەندی بۆیە وەلایەنێکیشی پەیوەندی بە خاڵە گومرکەکانی هەرێمی کوردستانەوە یەکە چۆن بتوانن چاودێری نرخەکان بکەن بەڕاستی ئەگەر تۆ سەری هەر کاڵای بکەیت کە لە وڵاتانی دەرەوەیت هەر هەمووی ئینڤۆیسێکی لەگەڵایە ئەم ئینڤۆیسە ئەم فاتورێ نرخی یەک بەیەکی ئایتمەکانی لەسەر کە لە وڵاتە بەچەند کراوە و تاکسەکەی چەنە و نەقڵەکەی یعنی ئەکسپۆرتەکەی چەنە باشە حکومەتی هەرێم ئەتوانێت دامەزراوێک لەمڕۆ وەکو ڕقابێک وەکو چاودێرێک بۆ گومرکەکان دایبنێ
ئەو بازرگانانەی کە کاڵا و کەلوپەل ئێنن بە نرخی دراوی ئەو وڵاتە بە تایبەتی بە دۆلاری ئەمریکی بەچەند کراوە و نەقلەکەی چەنە و تاکسەکەی چەنە و ڕسمی گومرکی بۆ هەرێمی کوردستانی چەنە ئەتوانن لەسەر ئەو ئەساسا چاودێری نرخەکان کەن و نرخەکان دیاری بکەن کە بە زۆرێک لە جۆرەکان گرانبوونی کاڵا و شمەل لەسەر هەوڵەکان دروست ناکات. بەڵێ زۆر سپاس بۆ کاک جەبار گۆران و تبێژی بازاڕی درای سلمانی و سپاس بۆ ئامادەبوون زانیارەکان.